بۆیە موسڵمانێک شتێکمان بۆ باز دەکات کە بەڵگەی لەسەرەوەی کە خواناسان و ئیمانداران چەندێکە خوای خۆیان کردو و زانایان خوای گەورە بەرزیانی کردەوە لەبەرەوە خۆیان بەکەم دەزانی. دەڵێ لە کەعبە چاوەڕێی نوێژی فەرزمان بوو، پیاوێکی بەتەمەن و ڕیشسپی هات لە پشتی ئیمامەوە جێ چەند نەفەرێک بۆشایی هەبوو. هێشتا ئیمامەوانە نەهاتوونە. بەڵێ دەفەرمێت ئەو پیاوە بەتەمەنە هات ویستی بڕاتە بۆشایەک لەو بۆشایەکە لە پشتی ئیمامەوە هەیە بۆ چەند کەسێک دانراوە لە عالمەکان لە قورئان خوێنەکان و شارەزاکان کە دێن جێگان بۆ تایبەتیان بۆ حاضر کراوە. ئەفەرمێ کاتێک کە ئەختیارەکە هات پیاوە بەتەمەنەکە هات بڕاتە ئەو شوێنە شورتەیەک ڕێگری لێکرد. پۆلیسێک وتی ئەوە جێگای زاناکان و قورئان خوێنەکانە بۆ هیچ کەسێک نەبڕاتەوە جێگای بۆ چەند کەسێکی تایبەت. ئەڵە پیاوە بەتەمەنەکەم بینی ڕۆژ تەوافێکی کرد و دووبارە گەڕایەوە، ویستی بڕاتە ئەو جێگایە نوێژ بکات لە پشتی ئیمام و لە کەعبە، دووبارە پۆلیسەکە ڕێگری لێکردەوە. دەفەرمێت هەمچوو تەوافی تری کردەوە هاتەوە، پۆلیسەکە ڕێگری لێکردەوە دووبارە چەند جارە ڕێگری لێکرد، بەڵام ئەم ئیمامە خواناسە ئەم پیاوە بەڕێزە کە باسی دەکەین ڕەحمەتی خوای لێبێ شورتەکە تۆزێ غافڵ بوو، پۆلیسەکە تۆزێ غافڵ بوو، دوور کات نوێژی دابست، نوێژی سنەت. ئەڵێ شورتەکە بە دیاریەوە وەستا هەتا نوێژەکەی تەواو کرد، کلێ بانشتانیە وتی من پێم نەوتی لێرە دامەنیشە ئەمە شوێنی عالمەکان و زاناکان و قورئان خوێنەکانە. ئەڵێ کەوای وت منیش زانیم ئەمە یەکێکە لە زانا گەورەکان ڕەحمەتی خوای لێبێ، بۆیە چوومە لای پۆلیسەکە، بە پۆلیسەکەم وت ئەزانی ئەوە کێیە؟ وتی نەوەڵڵا نازانم کێیە. وتم ئەوە ئیمامی محەممەدی کوڕی ساڵح عوسەیمینە، ئەوە ئیبن العوسەیمینە ڕەحمەتی خوای لێبێ. ئەو پیاوە بەتەمەنە کە تۆ چەند جارە ڕێگری دێکرد و شوێنان دابنیشتێ کە ئەڵێمە شوێنی زاناکان، ئەوانەی کە تۆ دادناوە بۆ زاناکان هیچیان بۆ زاناترین بخ. ئەڵێ کەوام وت یەکسەر پەلاماری ئیمامی ابن عوسەیمینیدا ڕەحمەتی خوای لێبێ داوای لێبوردنی دێت. ڕەحمەتی خوای لێبێ ئەمە تەواضوعە، ئەمە خۆ بەکەم زانینە. ئینسان خوا ئەوە بەرزی دەکاتەوە، ناچیت بڵێ من ئیمامی ابن عوسەیمینم، من عوسەیمینم، هەموو خەڵکی دەمناسی. بۆ بەرزی دەکاتەوە، خوا بۆ بەرزیان دەکاتەوە، خوای گەورە بۆ ڕێزیان پێ دەبەخشێت. جا هەر کەسێک پێی خۆشە خوا ڕێزی پێ بەخشە و بە ڕێزی بکات پێویستە تەواضوعی هەبێت. ئاخر بەهۆی ئەو تەواضوعە و خۆ بەکەم زانینەوە بۆ خوای گەورە